شارەوانی سلێمانی شەوی دەستنیشان کرد تا پرۆژەی قیرکردن و چاکردنەوەی شەقامەکانی ناو بازاری شاری سلێمانی دەست پێ بکات کە تا درەنگانی شەو تیمەکان سەرقاڵی ڕشنی ڕۆنی ڕەش بوون بە شەقامەکاندا. لەگەڵ دەستپێکی ڕۆژی هەینیدا و لە بەرەبانی زووەوە تیمەکان سەرقاڵی قیرکردنی زیاتر لە 5,000 مەتری شەقامەکانی نالی و کاوە سەرکارێز بوون. ئەوان ڕۆژی هەینیان هەڵبژارد تا کەمترین ئاستەنگی هاتوچۆ دروست بکەن. ئەمڕۆکە ڕۆژی هەینیە و شەقامەکان تۆزێک چۆڵە دوکاندار کەمە توانین ئەمڕۆ ئەم شەقامانێکەوە شەقامی کاوەیە، شەقامی مەلاعەلیە، شەقامی شەید ئاسۆی دەلاکە ئەمانە ئەمڕۆ توانین تا ئێوارە تەواوی بکەین. یا داهاتیا فۆشتی هەند لێزەوی نایاب کە لە سایە 20 بۆ داهاتەکەی بۆ شارەوانی بەرێتەوە بۆ خزمەتگوزاری دیارە ئەمە بە سەرۆکاتی شارەوانیەوە دیارە هەم لە پرۆژە خزمەتگوزاریەکانە دیارە بۆ نمونە لە ئیشێکی ئەوەی کوکە ئێستا ئەیبینن دیارە ئەم ئیشە قرتار ڕاستە لەوانەیە لە بەردەم هاوڵاتیا شتێکی ئاسان بێ بەڵام بودجەی پێویستە، کرێکاری پێویستە، ئالیاتی پێویستە، ئامێری پێویستە، پێویستی بە گازێ پێویست مەزین هەیە دیارە هەمووی لەو داهاتە بەکارێ بۆ ئەم ئیشانە. زەردەژ ڕەفیق لێپرسراوی ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی هەموو ئەو دەنگۆیانی ڕەت کردەوە کە جێبەجێکردنی پرۆژەکانیان پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردنەوە هەبێت. ئێمە نزیکەی 30,000 مەتر قیرمان کردووە لە مانگی دیارە لە مانگی 4 هەڵمەتی قیرتاکردنێ بە هیچ شێوەیەک نەمانێشت و لە ڕێگەی ئەعلامەوە بزانینکەوە قیر دەکەین یاشتەکە. بۆیش ئەمڕۆ ئەمەمان لە ڕێگەی ئەعلامەوە باسکردبووی کەوا هاوڵاتیان نەم شەقامانە دوورکەونەوە کەوا هاتوچۆی تیانە تەنها مەبەستی ئێمەوە بۆ هاوڵاتی ئاگادارکەینەوە ئەم شەقامە بەکار نەهێنێ نەک بۆ بانگەشی هەڵبژاردن هیچ پەیوەندی بانگەشی هەڵبژاردنەوە نییە. دەستکراوەی شارەوانی سلێمانی بۆ پرۆژەکان بەندە بە بڕی پارەی تەرخانکراو کە لە ڕابردوودا ئەو بودجەیەی بۆ شارەوانی سلێمانی تەرخان کرابوو لە ئەست پێداویستەکانیدا نەبوو. پاڵپشتیکردنی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و خەرجکردنی لە سەدا 20 داهاتی شارەوانی پرۆژەکانی زیاتر بژاندەوە و سلێمانی خستۆتە قۆناغی جێبەجێکردنی زیاتری پرۆژەکانەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.